گفتوگۆی زیاتریان پرساکەم دکتۆر هاوڕێ کەمال ڕاوێژکاری یاسایی لە وەزارەتی دارایی لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە. دکتۆر زۆر بەخێر بیت. زۆر سوپاس. دکتۆر ئەمڕۆ ئەنجومەنی وەزیران لە ڕاگەیەنراوێکدا دەڵێت ئێمە هەموو ئەرکی خۆمان جێبەجێ کردووە ئەوەی کە ماوەتەوە لەسەر عێراقەکە پارە بنێرێ بۆ هەرێمی کوردستان. عێراقیش دەڵێ من پارەم ناردووە. ئێستا خەتای کێیە؟ خەتای هەرێمی کوردستانە یا خەتای حکوومەتی فیدراڵە؟ زۆر سوپاس بۆ جەنابەت. سڵاو لە بینەرانی بەڕێزی کەناڵەکەتان. پێش هەموو شتێ حەزەکەم ئەوە بڵێم سڵاوم بۆ ئەو دوو برا بەڕێزە بوو کە ئێستا قسەیان کرد. دکتۆر نەبەس پێکەوە لە زانکۆ بووینەوە ئەمیدی کولەی ئیدارە اقتصاد اختصاصەوە داژ نەمەزراوە لە حکوومەت، یعنی وەکو کەسێکی اختصاص قساکەوە قسەکانی دیار بوو وەکو کەسێکی دەرەوەی حکوومەت کە چی وت. ئەوەی کە جەنابەت باسێکی کە لە بەیاننامەکەی ئەنجومەنی وەزیران هاتووە ئەو ئەڵێ کە ئەرک ئەوە ئەوانەیە کە حکوومەتی عێراقی داوای کردووە کە خۆی ئەگەر بیتە سەر ئەسڵ و بیتە سەر دەستور ئەوە نابێت ئەوان ئەسڵەن بێن تەدەخولی تەفاسیلی هەرێمێک بکەن. ئەگەر لە ڕووی داراییەوە هەرێم وەربگری نظامی فیدرالی پێویستە ئەوان بە شەبوجەت بۆ بنێرن هەرێم خۆی بەرپرس بێ لەوەی کە چۆن ئیدارەی دارایی خۆی ئەکات. سەرەڕای ئەوە بۆ ئەوەی ئەو دەنگانە کب بکرێن کە بەردەوام ئەیانوت هەرێم حکوومەتی هەرێم وەزارەتی دارایی و ئابووری لە هەرێم متعاونی هاوکارنیە لەگەڵ عێراق بۆیە ئاوامان بەسەردێ ئێمە هەموو ئەو داواکاریانی ئەوانمان جێبەجێ کردووە. لیستی موچە UPN هەموو ئەوانەی کە ئەو باڵێن ژمارەی فەرمانبەرایەتیان ڕقم وەزیفی پێوترێ هەموویمان وەکو عێراق بە ستاندەردی ئەوان لێ کردووە و بۆیانمان ناردووە و بە تایبەتتر لە مانگی دووەوە کە بڕیاری محکەمەی اتحادی هەیە کە فەرزی کردووە لەسەر حکوومەتی اتحادی کە پێویستە موچەی فەرمانبەرانی هەرێم بەدەر بکات لە هەموو بابەتێک و بینێرێ. ئەگەر بێت و بەدەریشی نەکات زمنی بودجەش بینێرێ بودجای هەرێم لە ناو بەشە بودجەی هەرێم لە ناو یاسای بودجەی عێراقی کە دانراوە نزیکەی 20 تریلیۆن ئەبوایە بناردە کە ئێستا لەسەر نیو نردویانە و ئەوەی کە نردویانە بەشی موچەش ناکە کە وەکوتمان موچەی لێ بەدەرکراوە. باسی واکی کە خەتای چیە؟ من تەوزیحاتە دەم با بزانین هەوڵاتیان حەکەم بن. یەکەم تۆ دەستورت تێ لە سەروی هەموو شتێکەوە لە یاسا دەستور ئەڵێت هەموو هاوڵاتیەک یەکسانە لە ماف بەرامبەر بە ماف و ئەرک بەرامبەر بە دەوڵەت. ئایا فەرمانبەرێکی مووسڵاوی کە لەوێ ئەو لەو سەردەمەی کە مووسڵ داگیر کرابوو لەلایەن داعشەوە موچەی بۆ ئەڕۆیشت و هیچ داهاتێکشی نەبوو بەڵام موچەیان هەموو بۆ فەرمانبەرانە گەشت یەکسانە لەگەڵ فەرمانبەرێکی حکوومەتی هەرێم کە ڕووی عێراق لەناو حکوومەتی هەرێم و لەم زۆنەوە جوان کراوە. ئەمە یەک. دوو یاسای بودجەت تێ لە یاسای بودجەت جەدوەلی جیمت هەیە کە بە تەواوەتی پێتەڵێ قیوای عامیلە چەندێکە چەند مۆزەف تەزبیت بووە موچەی ئەوانە لەکوێیە لە جەدوەلێکی تر بودجەکەی بۆ تەحدید کردووە چەندێ بنێرن ئەوە کوانێ عێراق لە چۆن تەنفیزیەکە. یاسای ئیدارەی مالیت هەیە کە تەحدیدی کردووە تۆ لە مادەی 29 چەندێک لە داهاتی ناوخۆ گەڕێنیتەوە ئەوەی ئەوانێڵن کاڵێ هەموو وەزیری دارایی عێراق تێفسامی دەڵێت کارێمی کوردستان داهاتی ناوخۆ ناگەڕێنێتەوە گەڕانومانەتەوە بەڵام بە پێو قانونە گەڕاندومانەتەوە کە خۆیان لەوێ دەرچووە لە عێراق لە ساڵی 2019 قانونی ئیدارەی مالی کە تۆ داهاتە ئەتیحادیەکان 150 گەڕێتەوە داهاتە ناوخۆیەکان بۆ هەموو محافەزاتەوە خۆ باسی هەرێم ناکە لەو مادەیە باسی هەموو محافەزاتەکانی عێراقکە داهاتە ناوخۆیەک لۆکاڵیەکە بۆ خۆتە داهاتە فیدرالیەکان 150 نێریتەوە کە زۆرش نیها یعنی بڵێ داهاتە لۆکاڵیەکان زۆری بۆ محافەزێک بۆ هەرێمی کوردستانە ژەربە. پاش ئەوە بڕیاری دادگای فیدرالی کە دەرچوو فەرزی کردووە لەسەر حکوومەتی اتحادی کە پێویستە موچە بنێرێ و جگە لەو بڕیارێکی ترشێ تایبەت بە موچەی خانەنشینان تا ئێستا بۆش ملتەزم نەبوونە حکوومەتی هەرێم ئەو فەرقی کە لە تەطبیقکردنی قانونی ژمارەی 2014 خانەنشینان دروست بووە لە موچەکە حکوومەتی هەرێمەیدا ئەنجا لەسەرەوەی حەزەکەی بابۆت شەرحکەم ئەو داهاتی ناوخۆیە چی لێ دێ باشە داهاتی ناوخۆ ینی زۆر کەس دەوترێت کە دەڵێن کە بۆچی هەرێمی کوردستان ناتوانێت خۆی موچەی موچەخۆران دابین بکات هەرێمی کوردستان ناتوانێت ئەوە بکە ئێمە تاکو نەوت لە دەستی خۆمان بوو موچەمان دابی نەکرد لە دوو فترەی زەمانی نەمان کرد یەکیان کە
کۆرۆنە هەبوو ئەوە نەوت نائڕۆیشت و لەو کاتەکە بەڕێز دکتۆر عادل عەبدولمەهدی سەرۆکی حکوومەت کە زۆر دۆستی کورد بوو هیچ هاوکاریەکی نەکرد هیچ بودجەی نەنارد ئەو بۆ کاتە نەدرا و دواترش لە ساڵی 2023 ئەوە بوو لە بیدایەتە سەرەتاکانی یەک دوو مانگی یەکەم کە چون وایان کرد نەوتی هەرێمی کوردستان ڕابگرن لەو دوو فترە زەمەنیە موچەمان پێ نەدراوە بۆ لەبەرەوەی مەنزومەی اقتصادی و قانونی لە عێراق کە هەر لە بیستەکان و ئەم وڵاتی لەسەر دروست بووە و لە نێویدا هەرێمی کوردستان بە شێوەیە داڕێژراوەتەوە ئەم وڵاتە بێ بەنەوت بژێت ناتوانانی وەکو وڵاتانی تری مەسەلەن ئەوروپیەمانە کە هەندێکی لەسەر کۆمەڵی ڕسومات و گەمارک و زەڕای بەژێن ئێمە ناتوانین ئەمە لێرە تەطبیقکەین مەنزومەکە وا ڕێژراوە ئەگەر ئێمە بین تەحول بکەین لەم مەنزومەیەوە بۆ ئەوەی تر کە اعتیماد بکەین لەسەر ئەو جۆرە داهاتانی تر فەرقێکی زۆر تەبەقی دروستە بێت چینایەتی دروستە بێت لە نێوان هاوڵاتیەکی کوردستانی لەگەڵ هاوڵاتیەکی عێراقی کە ئێمە لێرە بین هەموو یاساکان وەکو خۆی جێبەجێکی لەسەریان و لە عێراقش هیچ یاسایەک جێبەجێ ناکەن و لەسەر نۆت ئەیانژێن بەڵام ینی ئەوەی کە دەوترێت کە دەیکەن تەنیا بەرامبەر بە هەرێمی کوردستانە ئەمە یەکرێت تەنها بەرامبەر بە هەرێمی کوردستانە لەبەر ئەوەی هەرێمی کوردستان لە دوای 2023 وەک هەمومان نەزانین کە زۆر پێشکەوت بوو فەرقێک جیاوازیەکی زۆر لە ڕووی ئەعمار لە ڕووی پێشکەوتن لە تەنانەت لە ڕۆ کۆمەڵایەتیەکەشەوە لە ڕووی سیاسی و وای لاتوو بوو وێرە زۆر پێشکەوت بوو ئەمە طبعاً هەر معلومەیە کە گەیشتەوەی عێراق هەندێک با بڵین لە سەرانی سیاسی عێراقیەکان و ئەوانەی کە دەستڕۆشتون بڕیاری ئەوەیاندا کە لە ڕێیەکی ترەوە وا بکەن هەرێمی کوردستان لە ڕووی ئابووریەوە تەحجیم بکەن ئەوە پەرە بە لای خۆیان بدەن لە ڕووی ئابووریەوە لەبەرەوەی ئەوان طبعاً بۆ نەیانەتوانی لە دوای 2023 ناحی ئەمنیان وای لێکردبووە نانەتوانی جۆری ئەمارێ بکەن مەشاکلی داخلیان هەبوو شەڕی ئەهلیان هەبوو با بڵین یان تائیفی لە هەرێمی کوردستانەوە نەبوو لێرە پێکەوە ژیان هەبوو و هەموو نەتەوە و ئاین و ئاینزا و پێکاتەکان پێکەوە ژیان کێشە نەبوو هەرێمی کوردستان هەڵنایە وای لێ هاوڵاتی عێراقی ئەوڵاتی عێراقی و مەستم ئەو محافەزاتانی عێراقە کە لە زمانی هەرێم نین ئەمانە کە ئێستاش بچنە سەر سوۆسیال میدیاوانە بینن بەردەوام دێن لێرە چی لە ناو شارەکان چی لە جێ سیاحیەکان کە ڕسمەگرن ڤیدیۆگرن داێنن کە باسیواکەن ئەمە ئەوروپانی ئەمە فڵان ئەمە ڕقەیەکی جوگرافیە لە ناو عێراق و ئاها پێشکەوتووە بێگومان وای کردووە هاوڵاتی عێراقی کە ئەم پێشکەوتنەی هەرێمە بیرن هاوڵاتیەکان پێیان وایە کە سیاسیەکانیان ئەوان نیانتوانیوە و ئیداریەکانیان و حکوومەتەکان نیانتوانیوە خۆشگوزارانی بۆ ئەوان دابینکەن ئەوانش سۆڕێکی تر پێشانی هاوڵاتیەدن بۆی خۆیان لەوە دەربکەن ئەڵێن ئەوان پارە بە زیاد وەرەگرن لە عێراق بۆیە ئەم پێشکەوتنێ بۆیە لەو ڕێەوە ئەیانەوێ هەرێمی کوردستان لە ڕووی ئابووریەوە دوا بخەن زۆر باشە بە دوو جار بڕی 441 ملیار دینار هاتووە بۆ هەرێمی کوردستان حکوومەتی فیدراڵە لێت ئەمە وەکو موچەی مانگی 12 فەرمانبەران ئێمە نردومانە هەرێمی کوردستانی ژەڵێ دێمە ئەوە بۆ تاواکاری موچەی مانگی 10 و 11 بەکارمان هێناوە ئێستا موچەی مانگی 12 فەرمانبەرانی هەرێمی کوردستان چی لێ دێت ئێمە وەکو هەرێمی کوردستان پاش ئەوەی کە وەکو حکوومەتی هەرێم و کۆزارەتی دارایی پاش ئەوەی کە بڕیاری مەحکەمەی ئیتیحادی درا لە مانگی 2 التیزامی تەواومان کردو لەگەڵ حکوومەتی ئیتیحادی و وەزارەتی دارایی فیدرالیش لەو پەڕی هاوکارین و لە گفتوگۆی باشین بەڵام ئەوەی لەسەر ئێمە هەمووی ئەنجام درراوە لیستەکانمان هەمووی وەکەوەی ئەوانەڵێن طبعاً باسی تەکنیکی وەوان ناکەن شتیوان ئێمە هەموو ئەوانەی کە لە عێراق ئێستا لیستی موچە لە عێراق چۆنە لە ئێمە بە هەمان شێوەیە طبعاً نایمە ناو تەفاسیل کە چیانەکرد مەسەن ئەم مانگ لیستە نارد نعاد هەموو تێبینیەکانیان بڵێن هەڵیانەگر بەشێکیانەوت بۆ مانگی دووەمەت نارد بەشێکی تریانەوت یعنی ئەتوانین بڵێن شەرفرۆشتنێکی وازەحی تیا بوو دیوانی چاودێری دارایی عێراقیەوان کە لایەنی پسپۆرە لە تەدقیقی لیستی موچە خۆیان لە ناو کۆبوونەوە بە وەزارەتی دارایی هەر ئیتیحادیان وتەوە بینی خۆوتیان کە لیستی موچە دێت ئەوەی کە پێشتر تەدقیق کراوە پێویست ناکات دووبارە تەدقیقیکەی ئەچیتە سەر ئەوەی کە خەلەلی تێبەوە تەدقیقی بەڵام ئەوان هەموو مانگێک هەموو یەکەنەوە هەر ئەمە هەرم پرۆسەیە خۆی بۆ خۆی دە ڕۆژێک
تاخیرێک ئەگەر هیچ ئەوە نەبێ ئێستا ئەمە ئەتوانین بڵین تەواو هەموو کێشە تەکنیکەکانەوەی ئەوان نابخوایان یعنی شتیان دروستە کرد هیچی نەماوەتەوە ئەوەی ماوەتەوە عێراق پێویستە التیزام کات بە قانون و بە قەراری مەحکەمە و بە دەستور. دەستخۆش زۆر سپاس دەکەم دکتۆر هاوڕێ کەمال ڕاوێژکاری یاسایی لە وەزارەتی دارایی هەرێمی کوردستان زۆر بەخێر بێت. دەستخۆش.